بۆ بەرەو پێشبردننی پەیوەندیەکانی نێوان هەردوو لە شاندێکی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی مەکتەبی ئەمیری کرد لە شاری هەولێر لەلایەن مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی و ژمارەیەک لە ئەندامانی ئەنجومەنی سیاسی و سەرکردایەتی کۆمەڵ پێشوازیان لێکرا. ئەندامێکی ئەنجومەنی سیاسی کۆمەڵ ئیسلامیش ڕای دەگەنێت لە کۆبنەوەکان جەختیان لەوە کردوتەوە کە هەردوو لە پەیوەندیەکانیان بەرەو پێش ببەن تا ئاستی ڕێککەوتن. عەبدولستار مەجید ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی هاوبەشدا ڕایگەیان لە کۆبنەوەکان لەگەڵ شاندی یەکێتی نیشتیمانی کوردستان باسییان لە پەیوەندیەکانی نێوان هەردوولا کردووە تا ئاستی ڕێککەوتن. گوتیشی لە کۆبنەوەکەدا جەخت لەوە کراوەتەوە کە پێویستە هەموو لایەنەکان یەک ڕێز بن. ئێمە باسی ئەومان کرد وێڕای ئەوەی کە ئێمە و یەکێتی نیشتیمانی پەیوەندیشی دۆستانە و باشمان هەیە و ئێستا خەریکین کە باشتر و پتەوتری بکەین. بەڵێ و باسی ئەوەش کرا نەکرد لەم کۆبنەکانی ڕابردووشمان باسی ئەوە کراوە کە هەردوو لار ڕێککەوتنێکی سیاسیشمان هەبێ. ئێمەش ئەمە بە کارێکی باش دەزانین و بە هەنگاوێکی باشی دەزانین نەکرد ئێمە لێرە لەم کۆبنەوە پێشنیار ئەوەشمان کرد کە یەکێتی نیشتیمانیش هەوڵ بدا ئێمەش بەم ئاراستە کار بکەین کە ڕێککەوتنێکی گشتی هەبێت لە نێوان لایەنە سەرنجەکانی هەرێمی کوردستان کە ئەم وڵاتە چۆن بەڕێوەبەرین حکومڕانی ئەم وڵاتە چۆن بکرێت و ئامانجەکانی ئەم میلەتە کە خەڵک چاوەڕێ دەکات چۆن تحقیق چۆن بەدی بێ. ئێمە لەگەڵ ئەوەی کە ڕێککەوتنێکی میساقێک سەر ئاستێکی فراوانتر هەبێت بۆ هەرێمی کوردستان بە ئاراستی خزمەتکردن و گەیشتن بە ئامانجەکانمان. سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانیش ڕای دەگەنێت هەڵوێستەکانی پێشووی کۆمەڵ سەبارەت بە پرسە سیاسیەکان جێگەی ڕێزە ئاشکراشی دەکات لەگەڵ کۆمەڵ پەیوەندیەکانیان زۆر باشە و دایانەوێ باشتریشی بکەن. دەشڵێت دەبێت دامەزراوەکانی حکومەت دامەزراوی هەموو هاوڵاتیان بێت نەک حیزب. ئێمە سوپاسی بەڕێز مامۆستا عەلی باپیر و هەواڵانی دەکەین لەو هەڵوێستە جوامێرانەی کە لە هەژدەی مانگ و دوای هەژدەی مانگ لە کۆبنەوەکان کە ضرورەتی یەکڕێزینەتەوەکەمان عاملی سەرکەوتنمانە بەسەر هەموو کێشەکەن. دەبی دامەزراوە فەرمیەکان دامەزراوی نیشتیمانی و نەتەوەیی بن دامەزراوی حیزبی نەبن و نابێت لە کێشەکانی نێوان لایەنە سیاسیەکان لە منافسەی نێوان لایەنە سیاسیەکان دامەزراوەکانی هەرێمی کوردستان بەتە باش لەو کێشانە. ئەوە لایەک ئەو مانیفێستێک کە جەنابی باسی کرد مانیفێستێک بی بۆ چوارچێوەی پێکەوە ئیشکردی لایەنە سیاسیەکان بۆ حکومڕانێکی ڕەشید نەک بۆ حکومڕانێکی تەسکبینی لە تاگلایەنە. زاڵبوونی هەیمەنە حیزب بەسەر دامەزراوەکانی دەوڵەت و هەڵەکانی پێشووی بەرپرسانی حکوومەتی هەرێم وای کرد کە هەرێمی کوردستان تووشی پەتای گەندەڵی بێت و هاوڵاتیان کەمترین خزمەت بکرێن خەڵک ئینتیمای بۆ نیشتیمان و دامەزراوەکان نەمێنێت. بەڵام ئێستا بەشێک لە سەرکردەکانی هەردوو حیزبی دەسەڵاتدار گەیشتونەتە ئەو ڕاستەی ئەوەی لە پێشوو کردویانە کارێکی ناڕاست بووە. کۆمەڵی ئیسلامی کوردستانیش لە کۆبنەوەکەی لەگەڵ یەکێتی نیشتیمانی بە زمانێکی ڕوون و سادە پێڕاگەاندون دەبێ حکوومەتی ئەم جارە حکوومەتی هاوڵاتی بێت نەک حکوومەتی حیزب. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.